سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە نیوەڕووی ئەمڕۆ مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز لە تەمەنی 80 ساڵیدا کۆچی دوایی کرد لە ئێستادا ژەماوەرێکی زۆر لە هاوڕێکانی لە مامۆستایان و لە کەسایەتیەکانی شاری هەڵەبجە بە نوێنەرەی لایەنە سیاسیەکان هاتوونەتە سەر گۆڕستانی گوڵان لە پارێزگای هەڵەبجە مەبەستێکا مامۆستا شێخ سدیق بەخاک بسپێرن لێرە ژەماوەرێکی زۆر ئامادەیە. مامۆستا شێخ سدیقێکە لە کەسایەتە کاریگەر و دیارەکانی باشووری هەرێمی کوردستان کاریگەری دیاری بەسەر ڕەوتی ئیسلامیەوە هەبووەوە یەکێک بوو هەمیشە لە ئەستێرەکانی ڕەوتی ئیسلامی منەوێ لەگەڵ هاوڕێ و دۆست و خۆشەویستانی قسە بکەم بزانم مامۆستا شێخ سدیق کەسایەتێکی چۆن بۆەوە چ مێژوویەکی وەکام محەممەد کارگەر ئەنجومی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە هەسڵاو لێبێ پێوان بڵێ چی دانەیە بۆ مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز. مامۆستا سدیق یەکێک بوو لە ڕەمزەکانی ڕابوونی ئیسلامی وە کاری ئیسلامی لە هەرێمی کوردستان قەرزاری هەندێک کەسایەتیە. یەکێ لەوانە مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیزە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان پرسە و سەرخۆشیمان هەیە و داواکەین لە خوای گەورە کە لی خۆش بوو بێ و جێگای بەهەشت بێ ئینشاڵڵا. محەممەد ڕۆڵی مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز چۆن هەڵەسەنگێنن لە ڕەوتی ئیسلامی کوردستانە بەتایبەتی یەک بۆ لەسەرکردە دیارەکانی ساڵانی خەباتکردنی گەلی کوردش بە ڕژێمی بەعەس. مامۆستا شێخ سدیق بۆ ناسراوە کە ئەندازیاری ڕێخستنەوەی کاری ئیسلامیە بە تایبەت کاری برایانی موسڵمان لە هەرێمی کوردستان و یەکێکیش بێکی بەوان ناسراوە کە وشیاری سیاسی هەبووە جگەل لە خوێندنی ئاینی و جگەل لەوەی کە کەسایەتێکی ئیسلامی بووە وشیاری سیاسی بووە و پێشبینی بۆ ڕووداوەکانی ڕۆژ هەبووە بۆ خوێندنەوەی بۆ هەلومەرجی ئەو کاتەی عێراق و کاری ئیسلامی هەم لە عێراق و هەم لە کوردستان و هەم لە وڵاتانی تری ئیسلامی و عەرەبی. ئەوانە هەندێک نیشانەی مامۆستا سدیقن و لەگەڵ پابندبوونی خۆی و دەستی دیارە بە حەقەت لە هەرێمی کوردستان و زۆرێک لەو کەسایەتە ئیسلامیانی کە ئێستا لە حیزبە ئیسلامیەکانە هەن و کاری ئیسلامیان کردووە قوتابی ئەو بوونەوە و لەسەر دەستی ئەو پەروەردە بوون. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز محەممەد حەکیم کارگەر ئەنجومەی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز برای هەردوو مامۆستای کۆچ کردو و مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز بۆ مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز بووە و ساڵانێک ڕابەری بزوتنەوەی ئیسلامی کوردستان بوو نوێ زیاتر گفتوگۆ لەگەڵ هاوڕەکانی کۆمەڕۆم لە بەڕێز فاروق مامۆستا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان وێ بزانم بەڕێزیان لەسەر کۆچی دوای مامۆستا شێخ سدیق چیان. بنای خی گەور و میهرەبان زۆر سوپاس تەوانەمە پرسە و سەرخۆشی خۆمان لە بنەماڵی مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیزەکەین و خی پەروەردگار دەرەجەی عالی کا و جێگای بەهەشت بێت و بە تاکید ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان قرزاری ئەو مامۆستایانن بە هەموو ڕەوت و ئاراستە جۆرا و جۆرەکان و ئەوان توانیان بەردی بناغی ڕێخستنەوەی یا ڕێخستنی نوێی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا بنێن و ئەو شاری ئیسلامی گەورەی و ڕابوونە ئیسلامی کە دواتر هاتەکایە بەرهەمی هەوڵ و ماندووبوون و تەقەلای مامۆستای کۆچ کردو بە شێشی تری ئەو مامۆستانی هاوڕێیانە کە ئێستا لە ژیاندا نەماون خی گەورە پلەی باڵا کاوە جێگای بەهەشت بێ و لە تاوانەکانی خۆش بێ ئینشاڵڵا. ڕێز مامۆستا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان منەمێ بڕۆم بەلا بەڕێز مامۆستا محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەی سیاسی کۆمەڵی ئیسلامی بزانم بەڕێزیان بۆ کۆچی دوای مامۆستا چی هەیە مامۆستا سڵاو لێبێ پێمان بڵێ ڕۆڵی مامۆستا لە ڕەوتی ئیسلامی لە باشووری کوردستان چی بوو؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا داواکەین لە خوای گەورە لە جەنابی مامۆستا سدیق خۆش بێ خوای گەورە بە بەهەشتی شادکا و سەبر و ئارامیش بە دڵ و دەرونی کەس و کار و خێزانی بدە. مامۆستا سدیق یەکێک بوو لەو کەسایەتیانە لە ڕۆژگارێک کاکەوەکو سەحوەی ئیسلامی و جموجوڵی ئیسلامی تووشی وەستان و جمودێک بوو یەکێک بوو لەو مامۆستا بەڕێزان لەو کەسایەتیانە کە جارێکی تر توانی جموجوڵێک و وریابوونەوەیەک و ئیشێکی نوێ و تازە دەست پێ بکە بە تەحدید لە سەرەتای هەشتاکانەوە لە هەشتاکانەوە دەست پێ بکەوە بتوانێ جارێکی تر سەرڕای ئەوەی حیزبی بەعەس زۆر زەخت و وەزعێکی ئەمنی ناڕەحەتی لەسەر خەڵک دروست کرد بوو بەڵام بە شێوەیەکی نهێنی مامۆستا توانی لەگەڵ کۆمەڵە گەنج و لاوی ئەو کاتا لە هەڵەبجە سەرەتای بۆ ئیشە ئیسلامی و جموجوڵە ئیسلامی دروستکە کە دواتر وردە بگوازێتەوە بۆ شارەکانی تری کوردستان و بۆ بەغا و تەلەبەکانی زانکۆ کە دواتر ینی حیزبێک و لایەنێکی ئیسلامی لێ دروست بوو
کە ڕاپەڕینی ئیسلامی بوو کە پاشتریش لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیایەکیان گرتو بۆ بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و دواتریش بەشێکی زۆر لەو کادیرانە کۆمەڵی ئیسلامیان پێکێنا کە بەڕاستی مامۆستاسیقێکێ بۆ لەو کەسانە کە ئەتوانی بڵێ لە ئەم ڕەوتە ئیسلامیاکەوا لە کوردستانە بۆ یەکێک بوو لە کەسایەتەکان کە بنیادنەر و دروستکەر و سەرپەرشتیکەری ئەو کارەیە کرد. بەڵێ ئەو کۆمەڵە گەنج و لاوەی لەگەڵیا بوون ئەوانە زۆر ڕۆڵیانم بەڵام مامۆستا وەکو براگەورەیە وەکو چاوساخێک وەکو خەمخۆرێک دەوری سەرەکی هەبوو لەو جم و جوڵاکەواکو ئەو سەرپەرشتێکە لەگەڵ ئەو کۆمەڵە برا هەرچەند لەو کاتانە کە ئەو خەریکێ و کارە بوو زۆر لە خەڵکی ترپیان وا بوو ئیش و کار ناکرێ وەزعەکە هەرێک لە ماڵی خۆی چی پێکرێ شتی شەخسی و خێزانی خۆی و ئیسلامەتێکی تایبەتی خۆی بکە بەڵام مامۆستا قەنەعاتی وا بوو کە ئیشێکی حیزبی ئیشێکی جەماعی کارێکی منەظەم و ڕێک و پێک بکرێ کە بەڕاستیش دوایش بەرهەمی هەبوو نەتیجەشی هەبوو کە ئێستا بەشێکی باش کە ژمارەی زۆر لەو کادیرە ئیسلامیە باش و بەتوانانێکەوە لەم ساحە ئیسلامیا هەن بەرهەمی ئەو جموجوڵە بوون کەواکو مامۆستا و هاوڕێکانی کردویانە و پیاڵساوە. ڕز دکتۆر محەممەد باموکی ئەندامی ئەنجومەی سیاسی کۆمەڵی ئیسلامی دیارەوەکو مامۆستاش باسی کرد یەکێکە لە ڕۆڵە گەورە و کاریگەرەکانی مامۆستا شێخ سەدیق سەرگەرتیەوە بۆ کاتێکە ڕێخستن وەستا بوو و بەجۆر ژۆرەکان بۆی دۆخی عێراقەوە هەموو کاروشەلەکێکی ئیسلامی وەستا بوو ماسە شێخ سەدیق عەبدولعەزیز هات ئەو چالاکیانی زیندوو کردەوە و دووبارە ڕێخستنی دانایەوە و ئەو کاتەکە لە ساڵی 1962 پەیوەندی بە ئیخوان موسلیمینەوە کردبوو و ئەتوانی ڕێخستن لەوێ دووبارە بنیاد بنێتەوە من لەگەڵ بەڕێز ماسە سەلاح الدین محەممەد بەعادین ئەمینداری گشتێ گرت و قساکە مامۆستا سڵاو لەوێ ئەگەر دەرفەتە بێ لە ڕاستەوخواین تۆزە قسام کرد لەسەر ڕۆڵی مامۆستا الشيخ الصديق عبد العزيز. بسم الله الرحمن الرحيم. إنا لله وإنا إليه راجعون. بگومان مامۆستا الشيخ الصديق مامۆستایەکی گەورەی سەحوەی ئیسلامی بوو بەگشتی و یەکێکە لەو کەسایەتیانەی کە هەموو تەمەنی لەو ڕێگا بەخت کرد و 80 ساڵی تەمەنی پڕێتی لە دڵسۆزی و خەمخۆری و کۆشش بۆ ئەوەی مسلمانان ڕۆژێکی باشتر و بەرەو پێشچوونێکی زۆرتر بخۆیان و ببینن. لەبەر ئەوە مامۆستا سەدیق هەمومان نزیک و دوور علاقاتمان بۆ لەگەڵی و لە نزیکەوە ئەیناسین کە پیاوێکی دڵسۆز و خەمخۆر بووە و هەمیشە لە کۆشا بووە. کۆشەکان جاری وایە سەری گرتووە سەری نەگرتووە بەڵام هەمیشە کۆشی خێری بوو هەمیشە بۆ عزەتی ئیسلام کۆشاوە و خەمی مسلمانانی بووە و خەمی میلەتی کوردی مسلمانی بووە لە هەموو ئەحداسەکانی کوردستانە بەشدار بووە. لێرەوە داواکارین خی گەورە دەرەجەی بەسکاتۆ لای خۆی و جێگای بەهشت وێ و هەموو لایەکمان پێکەوە لەوێ لە خزمەتی خوا و لە حزوری خواوە لە سەر حوزی کەوسەر کۆبین و ئینشاءالله. جای مامۆستا و کاتی کە مامۆستا هیجرەت دەکات بۆ ئێران لەگەڵ وەڕێستانە چەند ساڵێکە بێنێتەوە ئەگەر یادگاریەک یاخود بڵێن چلوکێکە بێت کە لە مامۆستا بیر نەچێتەوە جێگی سەرنج بوو بێت یاخود چەند ساڵێکە لەگەڵ وەڕێستانە بوو چی جێگای سەرنج بوو ئێوە؟ ئێمە لە 1970 تەشریفیان هێنا لە خزمەتیانە بووین. مامۆستا کوتلەیەک بوو لە تەواضع و لە جدیەت و لە سەخاوت و لە ئەخلاقە ئیسلامیە گەورانەی کە هەر سەرکردەیەک بیبێ بۆ خۆی باشە بۆ دەوروبەریشی باش. بێگومان بازێ اختلاف ڕاو بۆ چوونیش ئەگەر بوو بێ بە ئاداب و ئەخلاقی ئیسلامی بەڕێمان کردووە لە خزمەتیا بووین. خی گەورە لێمان نەگرێ و هەموو چاکەکانیشی لێ قبولکە بە مزاعف انشاءالله. سواز بۆ ڕژای مامۆستا سەلاح الدین محەممەد بەعادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هاوڕێی مامۆستا بنەمێ بڕۆن لای بەڕێز مامۆستا عومەر مامۆستا وەکو هاوڕێیەکی مامۆستا ئەگەر پێمان بڵێ یادکاری یاخود شتێکی مامۆستا ئەگەر لەبیرت بێ. والله إنا لله وإنا إليه راجعون. لێرەوە پرسە و سەرخۆشی ئاراستەی بنەماڵەی مەرحوم جەنابی مامۆستا سەدیقەکەم. مامۆستا سەدیق وەکو هەموومان نزانین یەکێک بوو لە سەرکردە ئیسلامیەکانی ڕابوونی ئیسلامی لە کوردستان و یەکێک بوو لەو کەسانێک کە هەمیشە لە خەمی پەروەردەکردنی لاوان و لە خزمەتی ئەوین خی گەورە لێمان نەگرێ و هەموو چاکەکانی شیری قبولکە بە مزاعف انشاءالله. الله
ئاراستەکردنیان بۆ ئیسلام و لە خەمی کێشەی خەڵکی شابوو لە هەموو ڕووداوانەی کوردستان ڕەنگە بڵێم هەڵویستی هەبوو. یادگاری ئێمە زۆرن لە خزمەتی جەنابی مامۆستا ئەم بە ئاعتیباری سەرکردەیەکی ڕابوون ئیسلامی هەموو خزمەتی و نزیکێکیشکە هەمان بوو پێکەوە. ئەوەی کە لە مامۆستا من دێم جدیەت بوو، سەراحەت بوو و زۆر بە تەمەنێکی شەوەکایی بوو کە لەم ساڵ ئاخیرانە باشتا ساڵ تەمەنی شەوە ڕۆحی شەبابی تیا بوو لەگەڵ گەنجانی ڕابوون ئیسلامی پەیوەندی خۆش بوو. ئێمە مناڵ بووین ئەو ئاراستەیەکردین حەزیە کردکە لەگەڵ ڕێخستنێکی ئیسلامیا بین. خۆی گەورە لێی خۆش بێ دەرەجە عالی بێ انشاءالله لەگەڵ سەدەقین و شەهەدا حەشر بکەین. سوپاس بۆ ڕێز مامۆستا عەمەر، هاوڕێی مامۆستا شێخ سدیق دیارە جەنابی مامۆستا لە ساڵی 1992 بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی ڕادەگەێنێت و ئەبێت بە ڕابەڕی ئەو بزوتنەوەی لەڕۆم لە بەڕێز کاک سەربەز بەرپرسی لقی کاک بەسام لقی دوانزەی پارکی دیموکرات کاک بەسام سڵاو لێبێ، ئەگەر پێمان بڵێ ڕۆڵی مامۆستا و کەسایەتێکی دیاری هەڵەبجە چۆن هەڵسەنگێنی؟ بەڵێ لێرەوە درود بۆ ڕۆحی مامۆستا شێخ سدیق قەنێرین بە لێرەتی جەنابی سەرۆک بارزانی من لێرە ئامادەم و بە ناوی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانەوە سەرخۆشی لە خۆمان و لە کەسوکار و لە گشت هەواڵانی ئەم سنوورەکەین. مامۆسایەکێک بوو لە دۆستە دیارەکانی جەنابی سەرۆک و ڕۆڵێکی گرنگی هەبوو لە بەڕاستی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە، بۆیە بەدڵنیایی و ئێمە هاوخەمی خۆمان ڕاگەێنین و هیوادارین ئەمە دوا کۆستی ئەو بنەماڵەیە بێ. ڕێز کاک بەسام بەرپرسی لقی دوانزەی پارتی دیموکراتی کوردستان، من لە قسەکردن لەگەڵ هاوڕێیانە بەردەوام ڕۆم لە بەڕێز مامۆستا نازم کە یەکێکە لە هاوڕێکانی مامۆستا سڵاو لێبێ، بەڕێستانەوەکو هاوڕێکی مامۆستا شێخ سدیق پێیان بڵێن کە خاڵی جاکەری مامۆستا لە کەسایەتەکانی دیکە چی بوو؟ بسم الله الرحمن الرحیم. إنا لله وإنا إليه راجعون. مامۆستا سدیق کەسایەتێک بوو کە توانیتی لە کاتێکا کە توانم بڵێم بێدەنجی باڵی شەشاوە بەسەر کوردستاندا لە هەشتاکانە مامۆستا سدیقێک وەلەوانێکەوە هەوڵێکی جدیدا بۆ زیینوکردنەوەی بێداری ئیسلامی بۆ ئیجادێککە نەوەی میلەتەکەمان بگەڕێنێتەوە بۆ ڕێ و ئاکار و ئەخلاق و ئادابی ئیسلامی. ئەگەر ئێستا تەماشای بکەین لەناو پارتە ئیسلامیەکان و وزافە ئیسلامیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیدا بەشێکی بەرچاوی دیاریان هەمووی مامی دەستەنێژی دەستی مامۆستا سدیقە و کەسێک بوو کە بەڕاستی لێبڕاوانە خۆنەویستانە پڕ لە قوربانی بە تەواضوعێکی زۆرەوە بە لێبڕاوانە هەوڵیدا بۆ بەرەو پێشبردنی ئەم کاروانە ئیسلامیە خزمەتکردنی ئەم گەل و میلەتە بۆ ئەوەیکەوە خاوەنی شوناس و هەوێی ئیسلامی خۆی بێ. داواکەین لە خۆی تەعالا لێی خۆش بێ و بە بەهەشادی کا و ئەو ڕابردۆشی بخاتە تەرازووی چاکەکانی و ئینشاڵڵا. سوپاس بۆ ڕێز مامۆستا نازم هاوڕێی مامۆستا شێخ سدیق دیارە مامۆستا شێخ سدیق پاشەوەی کە بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامیدا مەزرینەوەی ڕابەری و بزوتنەوەی دواتر لە ساڵی 1999 لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیەکە گرن و پێکەوە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی پێکهێنن و بێ بەرجێگری ڕابرم دیارە ژمارەی زۆر لە کەسایەتیەکانی شاری هەڵەبجە لێرە ئامادەن لە ڕۆم لای بەڕێز مامۆستا مەلا تاهیرباموەکی یەکێک لە زانە دیارەکانی شاری هەڵەبجە بزان پێیان بەڕێزیان شێخ مامۆستا سڵاو لێبێ پێیان بڵێ ڕۆڵی مامۆستا شێخ سدیق و کەسایەتێکی دیاری هەڵەبجە چۆنە بینن؟ بنای خی بەخشندە میهرەبان سەرەتا داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارەکەم بۆ جەنابی مامۆستا دوعای سەبووریەکەم بۆ بنەماڵە و خزمان و قوتابی و ڕەفیق و هاوڵانی و بۆ خۆمان. مامۆستا مەلا سدیق یەکێک بوو لە کەسایەتی دیارەکانی ئەم دەڤەرە، کوڕی مامۆستا مەلا عەزیزی پریسیە، برای بەڕێزان مامۆستا مەلا عوسمان، مامۆستا مەلا عومەر، مامۆستا مەلا عەلیە کە ئەمانە چوار برا بوون دەورێکی کارایان بینیوە لە ئیدارەدانی مزگەوتەکان و لە سەحوەی ئیسلامی پێگەیاندنی گەنج دەستگرتنی گەنج بۆ خزمەتکردن بە دین و بە خاک و بە گەل. مامۆستا کەسایەتێکی لێهاتوو بوو لە بواری کاری خۆیان چ لە زمانی فەقێتی و مەلایەتیە کە ئێمە ئەو کاتە نەبووین، بەڵام دوایەوەی لە ساڵی 59 ئەبنەم مامۆستای قوتابخانە، ئیتر لە قوتابخانەکانە دەوری خۆی بینیوە و دوای ئەوەش هەر لە ناو ئەم گەلی کووردا ڕۆڵێکی باشی بینیوە لە پێگەیان و پەروەردەکردنی چین و توێژی گەنج لە کوڕان و لە کچان. مامۆستا کەسایەتیەک بوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ئەتوانم بڵێم جیهانی ئیسلامی دیار بوو، ڕۆڵی دیار بوو، دەستی دیار بوو، زەحمەتی زۆریشی و لەو پێناوە ئاوارەی و چەند مەسەرێ کۆتایی تەمەنیشی بە نەخۆشیێکی درێژخایەن
کە خوای گەورە بیکاتە کەفارەتی هەڵەو کەم و کورتیەکانی بکاتە ئەسبابی ڕەفی دەرەجاتی و خوای گەورە گۆڕی پڕنور کاکە ئێستا ئێمە ئینتیزاری دەکەین جەنازەی بەڕێزیان بێ و بە خاکی بسپێرین و بەرەو لای پەروەردگار بەڕێ بکەین خوای گەورە لی خۆش بۆ جەزای ئێوەش باتەوە. ماسومان تایر بامۆکی یەکێک لە نوشخەنی وتارخی پێشی مزگەوتی عومەری کوڕی خەتاب دیارە ئێستاکە ژمارێکی زۆر لە کەسایەتیەکان لە نوێنەری لایەنە سیاسەکان لە گۆڕستانی گوڵان چاوەڕێی هاتنی تەرمی بەڕێز مامۆستا سدیق عەبدولعەزیز دەکەن و بڕیار وایە پاش چەند خولەکێکی دیکە تەرمەکەی بەڕێزیان بگاتە ئێرە و دیارە لە ڕێگای ئێمە کە هاتین ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لە چەند مەسافەیەکدا بڵێن وەستابن بۆ پێشوازیکردن لە تەرمی بەڕێز مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز کە نیوەڕۆی ئەمڕۆ بە نەخۆشی کۆچی دوایی کرد.